ئایا ئەو ئەسنافانەی کە ڕیبایان تایە ئەو حەدیثانی کە باسمان کرد لە دەرسی ڕابردووە گوتمان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم أفرميت الذهب بالذهب والفضة بالفضة والبر بالبر والشعير بالشعير والتمر بالتمر والملح بالملح يدا بيد سواء بسواء. أجر ملاحظة كان بيغمبري خوا صلى الله عليه وسلم باسي تشنشت أكا كالرباية انتيايا أجر كرينو فروشتنيان بو بكريا تحديدا باسي ششت أكا الذهب آلطون، الفضة زيو، البر جنم، الشعير جو، التمر خرما لقل الملح واتاخي ششت باش الربا تنها لم ششتها يا واتا غيري ام ششت الربا تدرس ابي بنمونه برنج لحديثك انا هاتوا قورينا وي برنج ببرنج ربا دروس اكا نيسك ربايتيايا بارا پیغمبر خو باسی آلتون و زیوکا ام دینارکا غزی منو تو امر ولا بازار بکاری دینین امر ربای دروست اکا اگر بیدین به یکتر بزیادو کام امریکا کلو پرسانی کزانایان خلافی کان هي لسری طبعا ظاهر كان معلومي بريستان مدرسي ظاهر كان ايش برو كشي دقه كان ظاهر كان الين ما دام پیغمبري خوا صلى الله عليه وسلم نصا باسي ششتي كردوا ربا تنها لم ششتيا دروس ابي لغير امانه دروس نابه هندق لعلماء ظاهرينين وكو إمامي صنعاني يا وكو ابن عقيل حنبلي أمان ولو لمذهب ظاهرينين بلام أمان ألين كإما بدوا داشون أكين بو أوشتاني كبيغمبري خوا صلى الله عليه وسلم باسي كردون بزانين علي الربات يا ناتشيا على علي كيما المسناد وزينوا بو نمونا بوشي آلطون وزيو الربايا انتيايا بوشي جن موجور ربايا انتيايا قال ما دام علي كيما المس بردسناكوه كواتا هر او ششتور اجرين چونك كتو قياس اكي امامي صنعاني تحديدا لرا افرمي عمليه قياس بيوسي بتحديد عليه اجر علك اجر سببي تحريمك دياري نكره ناتواني اشتكي تر قياس كي لسن اصلا كان لبر او بي وايا اما ناقنجب سبل السلام صنعانيه فرمي ولما لم يجدوا اي الجمهور عله منصوصه امامي صنعاني لولامي جمهور افرمي اوان كخويان الين رباك لم ششتو لغيري امانيش دروس ابي افرمي كاقريب شوين علتك يا افرمي عليكي منصوص نيه واتا حديث كان بما نافرمون بوشي الربا لم شتانيا هيا افرمي اختلفوا فيها اختلافا كثيرا او ابو باهوي اوي كخويان راجعيان بو دروس به يقوي الناظر العارف افرمي اوي كسيكي ناظر كسيكي مثلا عاقل كسيكي جير كتي اروانيه أن الحق ما ذهبت إليه الظاهرية قال حق لا ظاهرية كان من أنه لا يجري الربا إلا في الستة المنصوص عليها قال الربا لو ششتيان بيت درسنا به كوات أمر رأي إمامي صنعانية تقوي رأي ظاهرية كان قال ما دم بيغمبري خوا صلى الله عليه وسلم أم موضوعا علتكي دارين كردوا أو كاتيمنات وعن انقياس بكين لبرنبوني علة رأي دوا جمهور بهر شوار مذهبكوا حتى بمذهب الشيعي شوا حتى بمذاهب تروى ابن تيمية ابن قيم مجامع فقه معاصر هميان بيان وايا كنخير أمششت أصولا أمانة ها بنشينا كان بو نمونا آلطون وزيو بنشينن بو همو دراويكي دنيا جنمو جو بنشينن بو همو خواردنيكي دنيا لبرا أولا بيغمبري خوا صلى الله عليه وسلم أصول كاني دياري كردوا غيري أصول كان قياسك تصل أصول كان غيري أواني كأصلا قياس يعني كي نسر أما أنجا ليرا أوان أفرمون ردي إمامي صنعاني وظاهري كان بشيء أينوا أفرمون إما لا شرع دوجور قياس من هي أجر إما علتي اشتكى بدوزينوا واتا بزانين أم كاربو حرامة هرشتيك أم علتي تيابي ألين حرامة سرخوشي لعرقة بيغمري قال صلى الله عليه وسلم كافر كل مسكر خمر وكل خمر حرام هم مشتك إنسان سرخوش كعرقة وهمو عرقك حرامة كواتليرا علتك واضحة هرشي مشروبك إنسان سرخوش بك بيهوشي بك أو مشروبة حرامة شنك علي إسكاري تايا أما بي أو تي عليكي واضح واتا الشرع خوي علتك كمان بي أله بس أما جوري كما لقياس قياسك مان هي بي أو تي القياس بنفي الفارق القياس بنفي الفارق يعني يعني إما دوشت مان هي لهيج رويك وجاوازيان نية ليرا قياس أكري لسري باقي من نزانين علي اشتية كم چية
بۆ نمونە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ لا يقضي القاضي بين اثنين وهو غضبان ئەفەرمێ قاضي دادوەر نابێت حکم بکە لە بینی دوو کەسە ئەگەر حاکمەکە ئیستیفزاز کرا بوو تووڕە بوو ئەگەر حاکم تووڕە بوو ناک پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم با حکم دەرنەکە بۆ چونکە ئێمە دڵنیانین لەوەی کە لا نادا بەلای یەکێک لەو تەرەفانی ترا دڵنیانین لەوەی کە دادپەروەری ئەپارێزە چونکە تووڕێ ئینسان کە تووڕە بوو تەمیزی نامێنێ باشە لێرە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەنها باسی تووڕەبوون ئەکا بۆچی حاکم ئەگەر تووڕە بێ خۆ نەس نییە لەسەر عیلیەت بۆچی ئەگەر تووڕە بێ حکم نەکا عیلەتەکەی چییە باسی ناکە حەدیسەکە باش ئەگەر حاکم برسی بوو هەمان حەدیث شمولێکە یا شمولی ناکە هەمان حەدیث شمولێکە ئەگەر حاکمەکە مەسەلەن تەنگاو بوو هەمان حەدیث شمولێکە یا شمولی ناک هەمان حەدیث شمولێکە ئەگەر حاکمەکە لەژێر فشاری ترسا بوو هەمان حەدیث شمولێکە یا شمولی ناکە هەمان حەدیث شمولێکە ئەمە پێی ئەوەتی القیاس بنفی الفارق یعنی فرق نییە لە بینی حاڵەتەکانە ڕاستە ئێمە عیلەتەکە نازانین بەس ئەم حاڵەتانە وەکو یەکوان یا بۆ نمونە طلاق پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ لا طلاق في إغلاق ئەفەرمێ طلاق لە کاتی تووڕەبوونا ناکەوێ بەس کام تووڕەبوون ئەو تووڕەبوونەی ئینسانەکە تەمیزی نامێنێ واتە دواتر ئەگەر کابرا طلاقەکەی خست کە هات وتی مامۆسا من طلاقەکەم خستووە ئێمە ئەڵین ئەکرێ بۆمان بگێڕیتەوە چیت گوت ئەگەر دانیش قسەکانی خۆی گێڕایەوە وردەکاریەکانی کێشەکەی گێڕایەوە و باسیشی کرد چی وتووە لە طلاقەکە ئەم طلاقە کەوتووە بۆ چونکە ڕاستە تووڕە بووە بەڵام هۆشی لەسەر خۆی بووە تەمیزی هەبووە ئیدراکی سەلیم بووە بەڵام ئەگەر پێمان وت کاکە جەنابەت ئەڵی تووڕە بووم بۆمان بگێڕەوە کێشەکە چی بوو وە چیت گوت ئەڵێ وەڵاهی جەنابی مامۆسایە جەنابی قازی من ئەوە ئەزانم تووڕەی کردم ئیتر خوا شەهیدە نازانم چی وتووە دوایی کە خاو بوومەتەوە پێیان وتم وڵا تەلاق هاتووە بەدەمتا بەس من ئاگام لەوە نەبووە چی وتراوە چی کراوە ئەم کابرایە تەلاقی ناکەوێت ئەمە تەلاقی ناکەوێت باش بۆ چکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسی ئیغلاقەکە مێشک ئیش ناکە ئەمە ئیغلاقە کە مێشک کار ناکە هەندێک عولەماوا تەفسیری ئیغلاقەکەن بەوەی حاڵەتی غەضەبێکە کە ئینسانەکە مێشکی تیا جامە بێ ئەمە لەم حاڵەتەیە تەلاق ناکەوێت هەر حاڵەتێکی تر هاوشێوەی ئەم حاڵەتە بێ نەک لە تووڕەیە نەخۆشێکمان هەیە تاکەی زۆر بەرزە لەم حاڵەتەیە تووشی حاڵەتی هەلوەثە ئەبێ وڕێنە ئەکا بەدەم وڕێنەوە تەلاقەکە تەلاقێکەوێ تەلاقی ناکەوێ بۆ چونکە ڕاستە حەدیسەکان بەس باسی غەضەبەکە پێغەمبەری خوا صلی الله عليه و ئەمە غەضەب نییە بەس نەفی فارق هەیە لێرە هەمان حاڵەتی تووڕەبوونەکەیە کەسێک تووشی مصیبەی مفاجئ ئەبێ بۆ نمونە حاڵەتی مەدهوشمان هەیە ئێمە لە شەرعا مەدهوش کەسێک کە تووشی حاڵەتی حەپەسانە بێ یعنی کابرایەک مناڵەکەی بەدەستی دایکەوەیەتی دایکی ئاگای لە مناڵەکە نییە مناڵەکە لە دەستی دایکی ترازا سەیارە لێیە ئەم حاڵەتە پێی ئەوتێ نەهامەتیەکی کتوپڕ کابرا مەدهوشە بێ حەپەسێ لێرە لەم حاڵەتی کە جەنازەی کوڕەکەی ئەبینێ لەسەر جادەکە کەوتووە و کەم تەرخەمی خێزانەکەی ئەبینێ و چەند جار پێی گوتووە مناڵەکە ئاگالی بوو دەستی مناڵەکە بگرە لێرە تەلاق دێ بە دەمیا تەلاقی خێزانەکەی ئەخا ئەم تەلاقە ناکەوێت پێی حاڵی مەدهوش بۆ قیاسەکە لەسەر هەمان حاڵەتی کابرای تووڕە لێرە کابرا حەپەساوە ئاگای لە خۆی نییە سەدمەکە یعنی مێشکی جام کردووە کەواتە لێری شادی سانەوە ئەم تەلاقە ناکەوێت خەڵەفان لە حاڵەتی پیریە کابرا ئەخەڵەفێ پیرە بێ ئەچێتە تەمەنەوە وای لێ ئاگای لە خۆشی بە تەلاق و مۆزوعی زەواج و ئەمانە نامێنێ قسە دێ بە دەمیا ئێڵێ لە خۆیەوە ئەم کەسانە تەلاقیان ناکەوێت باشە خۆ ئەمانە هیچیان حەدیسی لەسەر نییە ئەی بۆ تەلاقیان ناکەوێت هەموویان قیاس ئەکرێنەوە لەسەر حاڵەتی کەسە تووڕەکە بۆ ئەمە پێی ئەوەتی القیاس بنفی الفارق یا بۆ نمونە خوای پەروەردگار کە ئەفەرمێ وەئەشهدوا ذەوەی عەدل منکم ئەفەرمێ دوو شایەتان با هەبێ ئەگەر شایەتەکان چوار بن دروستە بەڵێ بۆ چکە ئەگەر دوو قبوڵ بێ چوار بە ئەولاتر قبولة فمن يعمل مثقال ذرة خيرا يره ومن يعمل مثقال ذرة شرا يره مثقال ذرة خير خوالي والنابه ايغر خيرك بقرش خاخيبه راس النصيله سرنيه بلام نفي فارقه اگر خوا او ببينه شاخك باولاتر ابينه وعلماء فرمون امي ظاهري كان استدلالي بي كان بويك قياس يك حالت به الا ابيع اللي مشترك بدوزينه وانفهم فهميكي كرته وانما قياس علمي اويا ئێمە ئەگەر هاتو عیلە ئەگەر هاتو هۆکاری حرام بوونەکەمان نەزانی هۆکاری حکمەکەمان نەزانی ئەو کاتە لێکیان ئەچوێنین زانین لە یەک ئەچن لە زۆر ڕووەوە ئەگەر لە هەموو ڕووەکانەوە لە یەک چوون ئەو کاتە قیاسەکەین ئێمە بۆیە عولەما ئەفەرمون لە ئاڵتون و زیوە ئەمە ڕەئی جمهورە
و لە باقی شتەکانی تریشە قیاس ئەکرێ لە ئاڵتون و زیوە ڕەئی جمهوری فقەها من دوای دێمە سەر فتواکان کە عرستانەکەم ڕەئیان لەسەر ئەوەیە کە هۆکاری ڕیبا دروست بوون لە ئاڵتون و زی و کڕین و فرۆشتنیان لەبەر ئەوەیە ئەمانە دوو دراو بوون لە سەردەمی خۆیانە لە هەر سەردەمێکی تری ژیانی ئومەتی ئیسلامیە هەر شتێک بێ بە دراو هەمان حکمی ئاڵتون و زیوەکەی زەمەنی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەرئەگرێ قیاسن وەری ئەگرێ لە خواردنەکانی ترە ئایا بۆچی لە گەنم و ئایا بۆچی لە جۆ بۆچی لە خورما و ئەمانەیە ڕیبا دروست ئەبێ ئەوەی ئەمانە قوتن وقابلیەتی ئیدخاریان هەیە یعنی چی قوتن قابلیەتی ئیدخاریان هەیە یعنی ئەمانە ژیانی خەڵک پێوەیان پابەندە خورما لە زەمەنی پێغەمبەر صلی الله عليه وسلم گەنم لەگەڵ جۆ لەگەڵ خوێ ئەمانە ژیانی خەڵک لەسەری ئەگوزەرێ لە هەموو شتێکا بەکاردێن بێ ئەمە ژیان ناگوزەرێ لەبەرەوە عولەما ئەفەرمون ئەمانە ئوسوولن بۆ مەطعوماتی خەڵک برنج کە ئێستا بووە بە ژەمی سەرەکی ژیانی خەڵک برنج قیاسەکرێتە سەر گەنم و جۆ هەر شتێکی تر کەشک بۆ نمونە کەشک مادەم قابلیەتی ئیدخاری هەیە مێوەش کە قابلیەتی ئیدخاری هەیە هەموو ئەمانە قیاسەکرێنەوە سەر ئەو خواردنانە لەبەرەوە هەموو ئەمانە ئەبن بە ئەجناسی ڕیبەوی لەبەرەوە عولەما ئەفەرمون مەرج نییە تۆ تەنها ئەو چوار شتەیان وەربگری لە مەطعوماتی شام باشە